بە بۆنەی ئەوەی کە ساڵی خوێندنی تازە دەستی پێ کردەوە ئێمەش حەزمان کرد ئەو مامۆستانی کە ئارەزومەندن و ئیشی حازریان هەیە بەشداری بکەن لە پێشانگایە لەم شوێنە کۆبووینەوە و ئیشەکانیش ئیتر جۆرا و جۆرن یەک ستایل نییە یان یەک ئیش نییە ینی بڵێن ئەوە نییە بڵێ بۆی تهدیدکەی قیاسی چۆن بێ و بابەتی چۆن بێ مامۆستا سەربەستە بە چه ئیشی کردو بە چه بابەتێک لە نەحت و سیرامیکیشی تیا بەدەر لە تابلۆکان ئێمە وەکوتم ساڵانە ئەمە ئەمان کرد ئەم پێشانگایە بەڵام ئیمساڵ دو-سێ ساڵ بوو نەمان کرد ئیساڵ بە خۆشحاڵیەوە بەلایەنی کەمەوە 37 مامۆستایەکی هونەری شێوەکاری بەشداری کردووە طبعاً من خۆم بەشی شێوەکارم لەگەڵەوەی کە لە پرسراویەکی چالاکی و سەرپەرشتیاری هونەری بوو ئێستا بە خۆشحاڵم کاتێک کە پێشانگایەکی مامۆستایانی هونەری شێوەکاری بکرێتەوە بەشداری یەکەم ئەم جارەش بەم کتابلۆی بەشداریم کردووە کە پێناسەی ئافرەتێکی کوردی ئازاکانە کە بە شەڕەوان بەناوبانگن لەگەڵ ئەوەی کە شەڕەکا و لە ناو جەنگایە کۆتری ئاشتیشی بەدەستەوەیە داوای ئاشتیەکە ئەمە لەگەڵەوەی کە سۆزێکە بۆ ئەو باڵندەیە کە خۆی پێویستی بە هاوکاریە ئەو هاوکاری ئەو باڵندێش دەکات ئەشتوانێت تعبیرێکی بووی کە داوای ئاشتیش دەکات بەدەر لەوەی کە دائیمە هەل لە شەڕابێت و بجەنگێت خوێن بڕژێت لەبەرەوە ینی بەڕاستی خۆمێکێک مڵانێ کە زۆر سەرسام بەو ئافرەتە جەنگاوەرانی کە بۆ شێوازەیەنە ناو جەنگە و خاک و وڵاتی خۆیانە پارێزن شەرەفی خۆیان پێش هەموو شتێکە پارێزن.